شەوی ڕابردوو چەند کەسێکی نەناسرا و لە گەڕەکی ڕزگاری شاری کەرکووک دوایەوەی دەچنە ماڵی هاوڵاتیەکەوە. دوای گەڕان بە دوای پارە و ئاڵتوونی ماڵەکە لە ئەنجامدا ژنی ماڵەکە دەکوژن و هاوسەرەکەشی بریندار دەکەن. بە پێ ئەو زانیاریانەی دەست پەیام کەوتون، پاش نوێژی بەیانی 4 کەس بە ماتۆر سکێلەوە چوونەتە سەر ئەو ماڵە و دوای ئەوەی دەستی پیاوەکە دەبەستنەوە بە دوو چەقۆ ملی ژنەکەی دەبڕن و گیان لەدەست دەدات. لە دوای ئەو ڕووداوە ترس و دڵڕاوکێ لای هاوڵاتیان دروست کردووە و دانیشتوانی ئەو گەڕەکەش دەستگا ئەمنیەکان بە کەمتەر خەم دەزانن لە پاراستنی گیانی هاوڵاتیانی مەدەنی شارەکە. زەلا من ناوێرێ لە ماڵ دەرچێ، ژن ناوێرێ قورکاتە سەر خۆیە، ئێوە بێ وابێت ئەمە دەری چییە؟ ئەمە یەکێ لە پشتیانە حەیاتم، کەس ناتوانێ وا بکات ئللا یەکێ لە پشتیانە. هەی هەواڵی خوابنی داوامان ئەوەیە حکومەت یان بڕۆن یان حکومەتێ باشمان بۆ بێنن، ئیدارەمان نەماوە لە شارە. داواکاری ئەوەمان هەیە کاکە گیان ئەم وەسالایەکی بەلایەکا بخەن، معنای تێ بە چەکۆ بسوڕێنەوە ئەکرێت؟ ئیش هاوڵاتی نییە بە چەکۆ بسوڕێتەوە، پاسەوانی خۆی بکە. ئیشی حکومەتە، ئیشی دەستگا ئەمنیەکانە. سەرەڕای گەڕان و پشکنینی هێزانیە هاوبەشەکان لە شاری کەرکووک بۆ دەستگیرکردنی ئۆتۆمبیلی جامڕەش و بێمۆڵەت هەڵکوتانە سەر ماڵی هاوڵاتیان و دزیکردن لە ماڵان لە حاڵەتەوە بووە بە دیاردا. مامۆسایەکی ئاینیش داوا دەکات لایەنە پەیوەندیدارەکان هەرچی زووە و کەسانە دەستگیر بکەن و ئەمنیەت بۆ شارەکە بگێڕنەوە. داواکەین لە دەستگا ئەمنیەکان لەلایەنە پەیوەندیدارەکان لە هێزەکانی ئاسایش و پۆلیس لە شاری کەرکووک لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بە زووترین کات سەرەداوی ئەم ڕووداوە بدۆزنەوە لەبەرەوەی ئەمە ڕووداوێکە لە شاری کەرکووکدا ڕووی داوە. ئەم ڕووداوە تا ئێساکەوە ڕووداوی لەم جۆرە ڕووی نەداوە. ئەمە چەندین حاڵەت و ڕووداوی وها ڕوودا بۆیە بە زووترین کات بیان دۆزنەوە بۆی خەڵکیش تووشی دڵڕاوکێ نەبێ. لەسەر دیاردەکانی ڕفاندون و هەڵکوتانە سەر ماڵان و ئەو ڕووداوەی شەوی ڕابردوو دەستگا ئەمنیەکان هیچ زانیاریەکان بڵاو نەکردەوە، تەنها دەڵێن پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە و چاوەڕێی زانیاری زیاترین لەو بارەیەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.